يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. خوای تعالى خيانتي چاوەکان ئەزانێ و ئەوەشی کە لە ناو دڵە شاردووتەوە. ئاەتی 19 سوورەتی غافر. ئیسا بۆ نمونە تۆ ئەچی بۆ میوانیەک، ئەچی بۆ ماڵی هاوڕێیەکت، ئەچی بۆ ماڵی هاوڕێیەکت میوانی، ژنەکەی جوانە، کچەکەی جوانە، دێت و ئەڕوا خزمەت ئەکا، ئەو ئەیانەوێت تۆ ڕێز لە تۆ بگرن، بەڵام تۆ ژێر بەژێر کە ئەو ئاگای لێ نەبێ ئەوە چاو بەرزەکەیت و سێرێکەکەیت و چاو داخەی. خوای تعالى فەرمێ من لەو خیانەتەشە ئاگام لێیەتی، ئاگات لێبێ. طبعا کەس نازانێ، نەتیەڵا کەس بزانێ، بەس خوای تعالى ئاگای لێیەتی. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. لغزاي أحزابا هەندێک لە طبعا ڕۆژێکی زۆر ترسناک بوو، محاصرە و گەماڕۆی مەدینە درابوو، حاڵەتەکە زۆر ترسناک بوو. هەندێک لەوانەی لەگەڵ پێغەمبەرا بوون عزریان ئەدۆزیەوە. وإذ قال طائفة منهم يا أهل يثرب لا مقام لكم فارجعوا ويستأذن فريق منهم النبي. ئیزنیان لە پێغەمبەر وەرەگرت، ئەیت بەخوای پێغەمبەری خوا ماڵەکانمان کەسی تیانە، ژنەکەمان تەنیایە. إن بيوتنا عورة، إن بيوتنا عورة. جا خوای تعالى فەرمێ وما هي بعورة، والله درۆکن، ئەمانە ڕائەکەن. ئەی پێغەمبەری خوا ئەمە ڕائەکە، با مسڵمانیشە، با هاتووە خۆی بە سەحابەش دەرەبڕێ، درۆکە. وما هي بعورة، ئەمانە منافقن، ڕائەکەن، ئەترسن، لە مردن ئەترسن. إن يريدون إلا فرارا. سبحان الله. خۆ پێغەمبەرش نەیەزانی بەڵام خوا ئەیزانی، پێغەمبەریش نەیەزانی بەڵام خوا ئەیزانی. دوای نوێژی بەیانی ئەمڕۆ دەرسێکمان بوو دەربارەی میوانداری، باسی ئاەتێکمان کرد کە پێغەمبەر ئیبراهیم میوانی تێ، هەندێ میوانی دێ لەسەر شکل و شێوەی مرۆڤیەکی جوان. پێغەمبەر ئیبراهیمش ئەچێ گوێرەکەیەک دێنێ بە سەریعی بە پەلە بۆیان سەرە بڕێ و ئەیکا بە چێشتێکی زۆر خۆش و ئەیخاتە بەردەمیان، بەڵام ئەوان دەستی بۆ درێژ ناکەن. ئەم ئەڵێ بۆ دەست درێژ ناکەن. فقربه إليهم فقال ألا تأكلون، بۆ ناخۆن. جا مامۆسایەکی بەڕێز لەگەڵمانە دانیشتوو لە دەرسەکە فەرمووی سیر کە شتێکی عەجیبی تایە ئەمە، هەم لەلایەکەوە مەلائیکە غەیب نازانێت کە ئەم پیاوە بەڕێزە چوو گۆرەکەیەکی بۆیان سەر بڕی، یعنی مەلائیکە غەیب نازانێت، نەیانزانی ئیبراهیم چوو گۆرەکەیەک سەر ببڕێ، ئەگینا نەیانێڵا ئەو عەزیەتە بخوا. لەو لاشەوە ئیبراهیم نازانێ ئەمانە مەلائیکەن، پێغەمبەری خواشن بەس نازانێ ئەمانە مەلائیکەن، ئیلا خوا نەبێ لە هەموو شتەکان ئاگادارە، ئیلا خوا نەبێ لە هەموو شتەکان ئاگادارە. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. دکتۆرێک معاون طبیەک هەر پیشەیەکی تر ئەتوانێ خیانەت بکە، ئەتوانێ کاتی ئافرەتێک دێتە لای کە دکتۆرێکی ئافرەتی دەست ناکەوێ، لە کاتی فەحسکردنە فەحسی سۆنەر بێ یا لە کاتی دەرزی لێدانە یان لە هەر کاتێکی ترە، ئەتوانێت تەنها ئەوەندەی کە خوا ئیجازەی داوە کە ضرورەت پێویستە ئیشەکەی خۆی بکا بە جوانی و ئەشتوانێت دەست درێژکە بۆ شوێنی تر، خۆ کەسیش پێی نازانێ ئیلا ئەڵڵا نەبێ، کەسیش پێی نازانێ ئیلا ئەڵڵا نەبێ. چەند خۆشە ئینسان هەست بە مراقەبەی ئەڵڵا بکە، کەوابوو خوای تعالە ئاگادارە بە هەموو نیەتەکانی ناو دڵمان، بە هەموو ئەو خوتورانەی کە دێتە ناو دڵمان، بە هەموو فکرە و نیەتەکانمان، بە ناخی ناو دڵمان. خوای تعالە ئاگادارە، ئاگادارە حتا مەلائیکەی سەرشانەکان جاری وهەیە ئەوانە نازانن. ئیسا مەلائیکەکان زۆر شت ئەنووسن و لە ڕۆژی قیامەتە زۆر لە خراپەکە لە چاکەکان و لە خراپەکان نووسراوە لە ناو سجلەکەیە، بەڵام هەنێ شت هەیە کەس نایزانێ، مەلائیکانیش نایزانن و نەشیان نووسیە، بەس خوای پەروەردگار پێیەزانێ. بۆیە بڕێشت تر هەیە کە نیەتەکانی ناودڵە بەس خوای تعالە پێیەزانێ. کابرا ئەچێ بۆ وڵاتێکی غەربی یا ئەچێتە هەر وڵاتێکی تر، ژنێکمارە ئەبڕێ، لە نیەتی خۆیان ئەوەیە نیەتی هێناوە کە هەر ئیشەکەی تەواو کرد تەلاقی بدە. ژنێک ئەخوازێت کە بڕیاری داوە هەر کە ئیشەکەی تەواو بوو گەڕایەوە تەلاقی بدە،
طبعا ئەمە لە شریعەتی ئیسلامە حرامە لە کاتێکە کە تۆ ژنێک مارە ئەبڕی ئەگەر نیەتی تەلاقت هەبێ لە کات مارە بڕینەکەیە حرامە چونکەوە زەواجی موقەتە وە سیغەیە ئەوە متعەیە ئەوەیە کە لە پێشە حەڵاڵ بوو دوای ئەوە بەپێی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامی عەلی گێڕێتەوە حرام کرا باش خۆ ئەمە کەس پێی نازانێ ئەمە نێتێکی ناو دڵە بەڵام خوای تەعالی ئەزانێ ئەم نێتی فێڵی هەبووە هەنێ مەسائل هەیە براینە کامیرەی مراقەبەت ناتوانێت چاودێری بکە شتی تر هەیە ناتوانێت بەڵام خوای تەعالی ئاگادارە بۆیە ئێمە پێویستە ئاگامان لە نیەتەکانمان بێ شتە شاراوەکان و شتە ئاشکراکانمان وەک یەک حەسابی بۆ بکەین با ناخمان وەکو دەرەوەمان وابێ با تەنیایەکانمان وەکو ئاشکراکانمان وابێ ئەوەیە پێوترێ ئیخلاص هاها ئیخلاص زۆر جا باسەکەین ئێمەژین مسلمان ئەبێ مخلص بێ مخلص ئەو کەسەیە کە دەشت و دەری وەک یەک وایە ناخ و ئاشکرای وەکو یەک وایە